خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تری ڕەهەنتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوارەمینەوە بۆتە جێگای زیاتری هیوا و ئومێدی خەڵکی کوردستان. یەکێتیەکان بە سەرکردایەتیکی گەنج لە ئێستادا لە هەوڵیەوەدان وەکو ئەوەی چۆن لە ڕابردوودا لە سەرتاسەری کوردستان و تەنانەت پارچەکانی تریش خوێنیان ڕشتووە و خەباتیان کردووە. بەم جۆرە لە خەباتی مەدەنی و سیاسیدا هەوڵدەن کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. یەکێتیەکان ئێستا لە کەرکووک، لە سلێمانی، لە هەڵەبجە، لە هەولێر، لە بادینان تەواجودیان هەیە و ئەیانەوێ ئەو شوێنانە هەم ململانەی سیاسی هەم خەباتێکی مەدەنیانەی سیاسی بکەن بۆی بتوانن هەر شوێنە و بە پێی هەڵکەوتەی جوگرافی و سیاسی و کۆمەڵایەتی خزمەتی بکرێت. یەکێتی هەبێ هەنگاوەکانی چی بێت بۆی بتواندرێت هەموو ئەو گلەی و نیگەرانی و دڕدۆنجانی لەبارەیەوە هەیبووە و هەیە چارەسەر بکرێت. دەنگدەران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان، دڵسۆزانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئاش دەکرێنەوە جارێکی تر ئەبنەوە کۆڵەکەیەکی پتەوتری یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ڕۆژی ڕابردوودا. لاور شێخ زەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و شاندێکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی سەردانی شاری هەولێری کرد. جموجۆڵێکی سیاسی لەوێ بەدی ئەکرا. ئەمە بۆتە جێگەی ئومێدێک وە جەماوەری ناوچەکانی تریش هیوایان لەسەر هەڵچنیوە بەڕە چاوکردنی تەبایی لەوان هێزولانە سیاسەکان. پێگەی یەکێتی لەسەر تاسەری هەرێمی کوردستان تەوەریەم شەوی ڕەهەندە بە میوانداری هەریەک لا بەڕێزا بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر و ڕۆژنامەنووس و بەڕێز ئاڤێستا شێخ محەممەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بن. هەروەها لە ستۆدیۆکانمان لە هەولێر دکتۆر ڕێبوار ئیسماعیل ئەلە پرسراوی مەڵبەندی سێ هەولێر یەکێتی نیشتیمانی کوردستانمان لەگەڵە بێ. هەروەها لە دهۆکەوە ئاراز جیهانگیر محەممەد لێ پرسراوی مەڵبەندی بادینانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان لەگەڵە بێ. بەر لەوەی بێمە لای قیادەکانی یەکێتی کاک عەدالەت بەڕێزت نووسەر و ڕۆژنامەنووس و چاودێرێکی سیاسیت وە لە چوارچێوەی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە سیاسەتەکەی بەڵام هەمیشە قسە و ڕەخنەی خۆتت هەیە. یەکێتی ئەبێ بەم قیادە گەنجە بەم تەمۆحی خەڵک لێی هەیە چۆن هەنگاو بنێت. ئەرکی هەموو پارتێکی سیاسی لە سەرتاسەری جیهانە لە ڕاستیە پێش هەر شتێ گرێدراوە بە هەموم و خەمی خەڵکەوە خەڵکی وڵات و دانیشتوانی وڵاتەوە و سەرچاوی شەرعیەتی هەموو حیزبێکی سیاسیش ئەمەیە، ینی حیزب شتێک نامێنێتەوە بۆ ئەو نوێنەرایەتی بکە لە بنەڕەتە بنەمایەک بۆ بوونی حیزبی سیاسی و شەرعیەتی حیزبی سیاسیەوەیە کە خۆی گرێبداتەوە بە خەون و چاوەڕوانی و ئامانج و مەساڵحی گشتی خەڵکی وڵاتەوە. لەم چوارچێوەیە تۆ ئەبێ بە تایبەتی بۆ حیزبێکی سیاسی وەکێکێتی ئەبێ بەم شێوەیە بیر بکاتەوە لە پێش هەر شتێ، یعنی بەهای بوونی خۆی وەکو هێزێکی سیاسی لەم ڕوانگەیەوە بێ. بەم مانایش بە قەناعەتی من جارێ هەگەرچی هێشتا زووە حکم دەی لەسەر با بڵێن ئەدای سەرکردایەتی تازە یەکێتی، چونکە لانی کەم ساڵێکیان پێویستەوە 5-6 مانگێک هەر بە کۆرۆنا کاتێکی زۆریان لێ ڕۆیشت بە کاتی لە دەستچوو حسابک بەوە پەتایەکی جیهانیشە تۆ ناتوانانی ینی بەڵام نابێت لە مەودوات بێ بە بیان و باشە کاک عەدالەت بۆی قسەکانی بەڕێزت ببڕم لەبەرەوەی گرفتێکی تەکنیکی لە سەوتی بەڕێستان لە مایکەکە هەیەسا هاوڕێیان چاچەکەن و گەڕێم وڵات هەڵبەتە کاک ئاڤێستا حەزمە کرد گوێ لە کاک عەدالەت بگرین، بەڵام ئێوە تێڕوانینتان بەڕێستان لە سنووری کەرکووک حسابنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەیەکی گەورەی جەماوەری لە کەرکووکەوە خوێنێکی زۆری ڕشتووە لە کەرکووک و کەرکووکەکان چاوی ئومێدیان لە یەکێتیە. هەنگاوەکانتان چی ئەبێ بۆ کەرکووک چۆن هەوڵ دەدەن بە ڕەچاوکردنی ئاڵوگۆڕە سیاسیەکانی ناوچەکە مامەڵە لەگەڵ کەرکووک و قەزیە کەرکووکان بکەن؟ زۆر سپاس. من نامەوێت کاک عەدالەت سەرەتایەکی زۆر باشی باس کرد، نامەوێت باسی ئەوە بکەمەوە، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی دروستبوونی تەنها بۆ ئەوە نەبووە کە لە ناوچەیەکی دیاری کراوە یاخود لە شارێ یا لە منتیقەیەکە کار بکە. یەکێتی هەموو کوردستان بەهی خۆی زانێ، هەموو گوندێکی کوردستان، هەموو ناوچەیەکی کوردستان نەماوە یەکێتی نیشتیمانی کوردستان شەهیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدا نەبێ. لەبەر ئەوە پێویستە هەموو کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کادری
پێشکەوت و بە کادیرەکانی تر و بە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێویستە هەمویان شەو ڕۆژ بخەنە سەرێک بۆ ئەوی خزمەتی ئەو ناوچانی خۆیان بکەن ناوچەکە هەر کەسوو لە جێگەی خۆیەوە بۆ نمونە جەنابەت باسی شاری کەرکووکت کرد ئێمە بمانێ و نەمانەوێت یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی زۆرترین دەنگی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانە و لەگەڵ ئەوەشا کە عەرقەلەی زۆری بۆ دروست بووە ینی خەڵکێکی زۆر بەداخەوە ینی کێشەی زۆر هاتۆتە ڕێمان بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە حەکیمانە ینی مقاومەی ئەو کێشانەی کردووە ماوەتەوە لە ناوچەکەیە و ماوەتەوە بۆ ئەوی کە بتوانێت مافی هاوڵاتیانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان نەفەوتێ چ کارکردن لەسەر ئەو مافانەی کە لە بەغدا عەرەبە شۆڤێنیەکان بەداخەوە ویستویانە کە مافی کورد لە سنووری کەرکووک و ناوچە دابڕێنەوەکان بخۆن یەکێتی بە هەموو هێزوو توانایەکە و بە هەموو عیلاقاتەکانی خسۆتە گەڕ بۆی کە ئەو کێشانە چارەسەر بێ و ئینشاءالله و وەکو سەرەتایەک پێشتریش من ئاماژەم پێداوە لە چەند مقابلەیەکی ترا و هەواڵانی تریشمان کاری زۆر جدیان لەسەری کردو من دەستخۆشیان لێکم لە سەردەمی خوا لێ خۆشبوو جەنابی مام جەلالدا لە بەغدا باشترین بڕیار بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی قیادی مەجلس سەورە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ساڵی 2012 دەرچووە و ئێستا بەهۆی هەندێک کاری نەتەوە پەرستی یاخود هەندێک کاری شۆڤێنی بەڕاستی نەچۆتە بواری جێبەجێکردن ئێستا هەموو کارێکمان ئەوەیە کە بتوانین کە ئەوە مافێکی زۆری زەوی وزاری خەڵکی سنووری ناوچە دابڕێنراوەکان و کەرکووک بە تایبەتی و بە کورد و بە تورکمانەوە ینی هەر تەنها کوردنی ینی بۆیە ئەمە ئەبێتە دەستکەوتێکی زۆر گرنگ و ئێمە لە دوای ئەو ڕووداوانی ئەم دوایی کە ڕوویداوە لە کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو قیادەکانیەوە کاری کردووە بۆ ئەوەی کە بتوانێت باشترین خزمەت بەو ناوچانە بکە ڕاستە ئێمە بەڕاستی من ناتوانم بڵێم یەکێتی ئێستا لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان دەستکراوەیە نەخێر ئێمە زۆر عەرقەلەمان بۆ دروست بووە چه عەرقەلەی ناوخۆیی یاخود چه عەرقەلەی لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە کە دەستی ئێمەی بەستۆتەوە ناتوانین هەندێک کار هەیە بیکەین بەڵام بە دڵنیاییەوە سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی زۆر جیاوازتری هەیە لە پێشوو و خەریکی دروستکردنی لیژنەیەکی باڵاین بۆ ئەوەی کە بتوانین لە بەغدا و لە ناوچە دابڕێنراوەکان چی دیکە مافی خەڵکی خۆمان مافی کورد پێشێل نەکرێت چونکە بە ڕێژەی دەنگدان بێ یاخود بە مێژووی ئەو سنوورانە بێ کە ئەوە زۆرترینی کووردە و لەناو ئەوەشدا زۆرترینی ئەتوانم بڵێم لایەنگر و دەنگدەری یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ کاگا فستانی ئەرقە لە ناوخۆیەکان چی بوو مەسەلە زۆر جار هەر چوار پارچە چاوی لەسەر کەرکووک بووە بەڵام هەندێک جار بەهۆی ململانەی حزبیەوە بەڕاستی کۆمەڵی شت لە دەستی کەرکووکات دەرچوو بۆ کاک زانایستە ئێمە ئەگەر باسی هەندێک لەو کێشانە بکەین بەڕاستی ئێمە هەرچیەکەڵین بەپێی دەستور ئیشەکەین بەڕاستی ینی ئێمە ناتوانین لە دەستور لا بدەین ئێمە هەموو کارێکمان کردووە بۆ ئەوی کە بتوانین لە ناوخۆی کورد خۆمانە ینی کارێک بکەین کە پارێزگاری کەرکووک دانین بەڵام بەداخەوە ینی هەر لە سەرەتاوە ینی لایەنێک لە لایەنەکان لەوانەیە بە شێوازێکی تر بیری کرد بێتەوە بۆ تا ڕێگر لە دانانی پارێزگارێکی کورد لە کەرکووک بێگومان ئەگەر ئەو پرۆسەیە سەرکەوتوو بە ئەوە زۆربەی ئەو کێشانی کە ئێستا لە کەرکووک ڕوئەدا بەڕاستی ینی کێشەی تعریبمان هەیە ئیتر ئەگەر ژێر بەژێر بیا بە ئاشکرا بێ لە ناوچەکانی خواروی کەرکووک لە ناوچەکانی تر کە عەرەبە شۆڤێنیەکان ئەیانەوێت ئەم کارە ئەنجام بدەن ئەمانە ڕووی نەئەدا بۆیە ئەو عەرقەلانە بۆتە هۆکاری ئەوەی کە کارێک بکرێت لە کەرکووک کە خەڵکی کەرکووک و خەڵکی ناوچە دابڕێنراوەکان بەڕاستی مافی خۆیانە هەر داواکاریەکیانە بێ هەر گلەی و گازندەیەکیانە بێت چونکە ئەمانە ینی ئەتوانم بڵێم کە لە هەموو کوردستان ئەو ناوچانە زیاتر تووشی تعریب و تووشی دەربەدەری و تووشی ماڵوێرانی بوونە. زۆر باشەکە عەدالەت داوالی بڕنەکەین بۆ چوونەکانت تەواو بکەیت دەربارەی ئەوەی کە چۆن هەنگاو بنێت بۆ خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵک. وەکو باسمان کردەوە ینی سەرەتایەکی تیۆری بوو لەبارەی پارتی سیاسیەوە گرێماندایەوە بە واقعی کوردستان و لە ناو واقعی کوردستانی شەو بەهێزێکەوە کە لە ساحەکەیە لانی کەم هێزی سەرەکیە و هێزی فەرمانڕەوایە کە یەکێتیە یعنی وتمان ئەیچێک لە سەرچاوەکانی شەرعیەتی حیزبی سیاسی ئەوەیە تا چەند خۆی ئەبەسێتەوە بە هەموم و خەم و چاوەڕوانی خەڵکەوە لەم ڕوانگەیەوە بۆ هەر حیزبێکی سیاسی بە تایبەتی بۆ یەکێتی کە هێزێکی سەرەکیە
ئەبێ پلانێکی هەبێ بۆ وڵاتە ینی لەم قۆناغەیە بە تایبەتی کە قیادەیەکی تازە بە دنیایەک مژدە و بە دنیایەک لە ڕاستیە ینی گفتی سیاسی گەورەوە هاتوونەتەوە ساحەکەەوە یعنی یەکێک لەو پلانانەی کە ئەبێ بە دانانی لە ڕێگەی دانانی ئەولەوێتەوە ئیشی لەسەر بکرێ مەسلەی کرانەوەی بڕووی ئەم قەیرانەی کە ئێستاە لە کوردستانە و هەڵوێستی جدی وەرگتن لەم وەزعی کە ئێستا هەیە لە کوردستانە کە مەسلەی قەیرانی دارایی و مەسلەی موچەیە یعنی تۆ بتەوێ و نەتەوێت لە ڕاستیە یەکێتی هێزێکە لە ناو حکوومەت و هێزێکی سەرچیە لە پەرلەمان خەڵک چاوەڕوانی ئەوەیە کە ڕۆڵی هەبێ کە ئەوترێ شەریکە لە حکومە ئەم شەراکەتە ڕنگ بداتەوە هێزێک بێخاوەن تێزی تایبەتی خۆی بێ و لە هەمان کاتە لە ڕاستیە ئەوانەی کە نوێنەرایەتی ئەم حیزباکەن لە ناو دام و دەستگا دەوڵەتەکانە لە هەندێک ساتە وەختی دیاریکراوی سیاسیەکە ئەبینن خەڵک لە ڕووی ژیان و گوزەرانەوە گرێ دراوەتەوە بە بڕیارەکانی حکوومەت و بە ئەو یاسا و ئەو فەرمانانەی کە دەرەچێ تایبەتمەندی و جیاوازی خۆی پیشامدا و نەیشارێتەوە بە ناوی ئەوەی کە لە یەک حکوومەتان و هاوبەشی سیاسی و ئیداریان هەیە هاوبەشی سیاسی و ئیداری لە هیچ سەردەمێکە ڕێگر نییە لە بەردەم هیچ پارتێکی سیاسیە بۆ ئەوی تعبیر لە تایبەتمەندی خۆی بکە و ئەمە شەرم نییە و نابێ لایەنەکانی تیژ کە بەشدارن لەگەڵ لە ناو حکوومەتە ئەمە بە شەرم و بە عیبە و بە دەرچوون لە شەریکایەتی ئەوە بزانن لە ڕاستیە بۆ لە ماوەی ڕابردووە هەندێک تا ڕادێک هەندێک کەم تەرخەمی لە یەکێتی بینراوە سەبارەت بەم بابەتانە یعنی بۆ نمونە مەسەرەی ئاخر بڕیاری حکوومەت بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم بە ڕێژەیەکی دیاریکراو کە 21% ڕخنەیەکی زۆر هاتە سەر یەکێتی یەکێک لەو ڕخنانەی کە هاتە سەری کە پێم وایە برادران خۆشیان ناگادارن ئەوەیە کە هەڵوێست وەرگرتن ئەبێ لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران نابێ نەک کە قەرارێک بدرێت دوای ئەوە حزب لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی خۆیان ناڕەزایی دەرببڕێ ئەمە ناکرێ بەم شێوەیە ئەبێ حزب کاتێک کە ئەچێتە بەردەم واقعێکی سیاسی ئەزانێ خەڵک چاوەڕێی چی لێکە و داواکاری چییە بۆی هەڵوێستی هەبێ لە ساتە وەختی دیاریکراوی خۆیان ئەبێ گشتاندنی هەبێ لە مۆقفی سیاسیە لە هەموو دام و دەستگاکانیە لە هەموو نوێنەرایەتیەکانیە لە هەموو بوارە جیاجەکانە کە ئەو تایە وەکو حزبێکی سیاسی ئەوێ متەمەیز بێ خۆی جیا بکاتەوە ئەبێ ڕنگ داتەوە نەک سەرکردایەتی حزبەکە شتێ بڵێ ئەوانەی کە نوێنەرایەتی لە حکوومەتان شتێکی تر بڵێ و حەدی ئەدنای تەنسیق نەبێ بۆ ئەوی لەو سەرەوە بەهەڵوێستێکی موحەد بێنە دەرەوە ئەوەی شەکل و ڕخنانەی کە هات نەسەری بۆیەوە من پێشم وایە تەنانەت معالەجەکەشی معالەجەیەکی هەڵە بۆیە لە بەقەناعەتی من بۆ تەحەدایکی بەردەم قیادەی تازە پێش هەر شتێک ئەوەیە کە وێنەیەکی متەماسک یەکگرتو موحەدی حزبەکە پێش هەر شتێک لە هەموو دام و دەستگاکانە پیشامدا ناکرێ هەڵوێست لە پەرلەمانە شتێک بێ لە حکوومەتە شتێک بێ لە حزب و لە قیادەکەی شتێکی تر بێ ئەمە پێویستی بە تەنزیمکردنە و هیچ شتێک شڕێگر نییە لە بەرەم تەنزیمکردنی ئێستاە پێشتر ئەگەر قسە لەسەرەوە بوو لە ناوێکێتیە زیاتر لە پنتێکی بڕیار و ئەو شتانە ئێستاوە نەماوە بە قسەی برادرانی قیادەی یەکێتی خۆیان هاوسەرۆکیان هەیە ئەنجومەنی سەرکردایەتیان هەیە کە بەرزترین دەسەڵاتە بەرزترین دەسەڵات 124 ئەندامی سەرکردایەتی تیا کۆبووەتەوە بۆ دەسەڵاتی لە مەکتەب سیاسی و لە هاوسەرۆکانی زیاترە لەوێ کۆمەڵە شتەیە تەنزیمی بکەن قەراری لێ بدەن و هەر کەسیش لێی لایدا لە ڕاستیە لە ئاسترین لە بەرزترین ئاستا بێ سزای بدرێت چونکە خەڵک لە ڕاستیە خەڵک لە شەقامە خەڵکە کێشەی دارایی و ژیان و گوزەرانی هەیە کاکەزانە ناچێتە ناو ئەو وردەکاریانەوە هەندێک گرفت لە بینی برادرانی سەرکردایەتی لەگەڵ بۆ نمونە نوێنەرانیان و تیمیان لە حکوومەت یا لە پەرلەمان یا لە کوێچی ئەمانە شەئنێکی حزبیە حزب ئەبێ خۆی تەنزیمی بکە بۆ نمونە کە تۆ لەگەڵ ئەویانیت موچە 21% لێ ببردرێ لە هی فەرمانبەران ئەبێ ئەمە بە سیاسەتێکی موحەد لە هەموو بوارەکانە ڕنگ بداتەوە و هەڵوێستی عەمەلی بەدوایە بێ و مەسەلەکە ڕوونکردن ینی یەکێتی تێزیشی هەبێ بکە ئەڵێ بۆ نمونە من وەکو هێزێک وەکو هێزێکی فەرمانڕەوا کە لەگەڵ بڕینی موچەی فەرمانبەرانیم لە کوردستانە بە هەر ڕێژەیەک بێ ئەبێت تۆ لەگەڵیشیا تێزێکی دیاریکراوە هەبێ و هەندێک چارەسەر بخەیتە ڕوو بۆ ئەوەی هەموو هێزەکانی ترکە هاوبەشن لەگەڵتا لە حکوومەتە و هەندێکیان لە تۆ دەسەڵاتیشیان زیاترە بێنیتە ژێر باری ئەو تێزەوە قەنەعەت بکەن بۆ ئەوەی چارەسەرێکی گونجاو بدۆزرێتەوە و لەم ڕێگەیەوە تایبەتمەندێتی و جیاوازی خۆت وەکو هێزێکی سیاسی
بخەیتە ڕوو بۆی خەڵکیش ببینێ لە مەشهدە سیاسەکەی تۆ ببینێ هێزێکی فعلەن بەعملی بە لە ڕووی مەبدەئیەوە و بەعملی و بە شێوەیەکی ڕاستە و خۆ توانای تعبیرکردنە هەیە هەم لە جیاوازی خۆت و هەم لە چاوەڕوانی خەڵکە لە شقامە هەیە. زۆر باش کە عەدالەت. دکتۆر ڕێبوار سڵاو لێبێ. هەولێر و سیاست یەکێتی نیشتیمانی کوردستان وێڕای سیاسەتی سەرتاسەری بۆ هەرێمی کوردستان بۆ هەولێر چی ئەبێ و هەوڵەدەن چی بکەن بۆ هەولێر بەتایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوو جموزۆڵێکی سیاسیە بوو لە شاری هەولێرە کەمە بەشێکی زۆر لە ئەندام و لە ئەنگرانی حزبەکەتان دڵیان خۆش بە بۆ هەنگاوانەی ئێوە. پێشەشی سڵاو ڕێزم هەیە بۆ هەواڵانی میوانەکان دەربارەی هەولێر و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی یەکێتی بەتایبەتی دوای کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان و هاتنە پێشەوەی سەرکردایەتێکی تازەی یەکێتی ئێمە پێمان وایە هەولێر بەشێکی گرنگە لە بڕیاری سیاسی و هەموو دام و دەستگا سیاسەکانی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و زۆربەی دام و دەستگا سەرچەکانی بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستانە. بۆیە ئەم بیرکردنەوەی یەکێتی کە ئێستا هەیە دەربارەی هەولێر ئەوەیە کە ئێمە دەبێ لە چەقی ململانیەکاندا بین بۆ ئەوەی کەوا بتوانین ئەم هەڵانەی ڕابردوو کە کرایە دووبارە نەکرێتەوە و ئێمە بتوانین حکومڕانێکی ڕەشید لە هەرێمی کوردستانی بین نەکایەوە و بتوانین وەڵامی پرسیارەکانی شەقام بدەینەوە. بۆیە ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوو بوو و ئێستا بەتایبەتی لە دوای سەردانی تیمی یەکێتی تیمی هاوسەرۆک و برادرانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بۆ هەولێر چەند پەیامێک بوو. یەکەمین پەیام ئەوە بوو کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا سەرکردایەتێکی مەکتەبی نییە تەنیا لە مەکتەبەوە قسە بکاتن بگرە سەردان سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا سەرکردایەتێکی مەیدانیە دەگەڕێتەوە بۆ ناو خەڵک لەگەر خەڵک گفتوگۆ دەکات دیالۆگ لەگە خەڵک دەکاتێن بۆ ئەوەیەوە هەم ڕوئیای خۆی بە خەڵک برێ هەم لە خەڵکیشەوە پێشنیارەکان بە بگری بۆ چارەسەری قەیرانەکان. بۆیە ئێمە پێمان وایە ینی هەولێر گرنگە زۆر گرنگە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری داوە زۆربەی دام و دەستگا سەرچەکانی یەکێتی بگەڕێتەوە شاری هەولێر و لە شاری هەولێر درێژە بە ململانە سیاسەکان بدرێتێن واروواوە لە هەولێرەوە لە زۆنی زەردەوە بەرەو دهۆک و بەرەو زاخۆ بەرەوە هەموو سنوورەکان ینی کە هەموو یەک پارچەیە لە هەرێمی کوردستاندا. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا گرنگجێکی زیاتر لە پێویست بە ناوچانە دەداتێن کە زۆر گرنگە و پێویستە لە هاوچەشە سیاسەکان ڕۆلی کاریگەری خۆیان هەبێتن. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە هەولێر بیر لەوەی دەکاتەوە کە ئەبێتن حکومڕانی لە شاری هەولێر حکومڕانیەک بێتن کە هەموو پێکاتەکانی هەولێر و هەموو لایەنە سیاسەکانی هەولێر لە حکومڕانی هەولێر بەشدار بن و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی کەوە چ لە هەولێر دەکاتێن هەولێر دەبێ بە گرنگجێکی خۆیەوە بچێتە ناو هاوچەشە سیاسەکانەوە. خۆشتان دەزانێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر لیستی دووەمە لە هەڵبژاردنەکە دو هەڵبژاردنەکانی کە لە پارێزگاری هەولێر کرا یەکێتی نیشتیمانی کوردستان دووەم لیست بوو بەڵام تاکو ئێستا لە حکومڕانی هەولێر فرامۆش کرایە و بەشدار نییە بە ئەو هۆکارانەی کە ئێمە بە چای خۆمان ڕۆژانە دەبینین لە مەسلەی دەنگدان و ژمارەی کورسیەکانی هەم لە پارێزگای هەولێر هەم لە پەرلەمانی کوردستان کە جۆرێک لە سیستەمێک هاتۆتەکایەوە پەیڕەو دەکرێت لەو دام و دەستگایانە کە بوویتە هۆکارێکی گرنگ لە بەردەمی گەشەکردنی حکوومەت و ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. ئێستا حکومڕانی لە هەولێردا لە بەردەمی تەنگەشەی زۆر گەورەدایە لە بەرەوەی لیستێکی گرنگ کە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکومڕانی بەشدار نییەوە ناتوانانی کاریگەر بیتن لە بەڕێوەبردننی شارەکەەوە لە ناو شاری هەولێر کۆمەڵێک تەنگەشەی زۆر گەورە هەیە لەوەی کەوە ناتواندرێ ئیدارەی شاری هەولێر بە شێوەیەکی دادپەروەرانە بەڕێوە ببرێتن. بەڵێ دکتۆر یعنی ئێوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە پێشتر اتفاقی استراتیجیتانە بۆ ئێستا هەوڵی لێ تێگەیشتن و کۆبوونەوەی سیاسی هەیە و هاوبەشن لە حکومڕانیە بەڵام تا ئێستا دیاردەیەک هەیە ئەگەر حاڵەت دەرچوو ینی دیاردەیە زۆر جارەمە دووبارە ئەبێتەوە بە بەردەوامی کە ئەندام و لایەنگرانتان دەستگیرەکرێن مەسەلەن بەر لە بەرنامەکە من زانیاریم هەبوو کە دوو ڕۆژە گەنجێکی پێشمەرگەیەکی یەکێتی لە ناحێ حاجی ئۆمەران کە کوڕی بەرپرسی کۆمیتێ بە ناوی ڕێژیار جەلال دەستگیر کراوە سەر کۆمنتێکی فەیسبووکی نووسیوە
ئەنی هەر کە سوکاری ئەو کەسە لە ناحی حاجۆمەران لەبەرەوەی خانووەکەی لە خانووی کەسێکی حزبی نزیکە کارەبایان لێ بڕی ینی ئەم تاکەی هاوڵاتی لارێمی کوردستان لەسەر کۆمنتێکی فەیسبوک لەسەر نزیکبوونی خانووەکەی لە خانووی بەرپرسێک کارەبای لێ ببڕێ بخرێتە زیندانەوەنی گەنجێک دڵی چی بەم نیشتیمانە خۆش بێکە لەسەر کۆمنتێکی فەیسبوک بخرێتە زیندانەوە ئەنی بۆ هەوڵ نادەن وێڕای ئەوەی کە بەشدارنی لە حکومڕانی شاری هەولێریشە لایانی بەرامبەر تێبگێنن کە ئەمە ئەگەر حزبیش نەبێت زۆر نامرۆڤانەیە کە تۆ گەنجێک چەند شێ بخەیتە زیندانەوە لەسەر کۆمنتێکی فەیسبوک. بەڵێ ئەمەی لە زۆنی زەر ڕوودەداتێنێ ئەمە بوویتە کارێکی ئاسایی لە بەرگری لە دژایەتیکردنی دۆست و لایەنگر و ئەندامانی یەکێتی بەداخەوە ینی ئەم هەلو مەرجەی کە هەواڵانی ئێمە کادیرانی ئێمە ئەندام و دۆست و لایەنگرانی یەکێتی لە ناوچەکە ڕوبەڕوویان دەبێتەوە ئەمە ماوەیەکی دوور و درێژە ئێمە ماوەی 20 ساڵ دەبێتن ئەم هەلو مەرجە لە ئەرادایە ئێمە چەندمین جار ناڕازایی خۆمان ئاراستەی حکومڕانی خۆجێیی شاری هەولێر و ناوچەکە کردووە بۆ ئەوەی کەوا بەم ڕەفتارە هۆکارە بۆ ئەوەی کەوا یەکریزی نەتەوە یەکەمان تێکسی یەکریزی حکومڕانی تێکچێتن و حکومڕانی لەم ناوچانە بەو شێوەی کە ئێستا دەکرێتن سەرکەوتو نابێ و ئەنجموی هەرێمی کوردستان بەرەو سەرکەوتن ناچێتن بگرە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو شکست و بەرەو دواکەوتن دەچێتن بۆیە ئەمەی کە لە ئێستا لە ناوچەکە دەگوزارێتن ئابلۆقەیەکی گەورە هەیە لەسەر هەواڵانی ئێمە لەوەی کەوا بتوانین کاسبی بکەن ژیان گوزارانی خۆیان باش بکەن ئەگەر یەکێک بێوێتن نووسنگەیەکی عقارات بکاتەوە بێتی بێوێتن دوکانێکی زەرنگری بکاتەوە ئەبێ موافقە لە ئاسایش و دەستگا ئەمنیەکان وەگری کە ئەوانیش تاقیب دەکەن ئەگەرەوە بنەماڵەکەی یەکێتی بیتن موافقەی بۆ ناکەن لە ڕووی ئەمنیەوە ئەو ناوچەیە لەژێر دەسەڵاتی ئەمنی یەک حیزبدایە بۆیە حیزبەکانی تر هەمووی بێبەشن لەوەی کەوا بەشدار بن لە بەڕێوەبردننی ئەمنیەتی شارەکە بۆیە ئەمنیەتی شارەکە بە لە ڕوانگەی تەسیکبینی حیزبی بەڕێوە دەچێتن کە ئەمە بۆ خۆی یەکێکە لە ئەو فۆرمە تەقلیدەی کە ماوەیەکی دوور و درێژە حکومڕانی پێدەکرێت بۆیە ئەمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان دوای کۆنگرە داواکارین ئەم فۆرمە بگۆڕێ فۆرمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بگۆڕێتن ینی ئەم فۆرمە لە ئەنجامی ئەم فۆرمەی کە ئێستا حکومڕانی هەرێمی کوردستان دەکاتن کۆمەڵێک قەیرانی گەورە لە هەرێمی کوردستان لە ئەرەدا ئەوە قەیرانی دابین نەکردی موچەی فەرمانبەران دابین نەکردنی ئاسایشی خەڵک و ژیانگوزەرانی خەڵک بەرەو خراپی دەڕوا و ئەمە نەتوانین سوود لە بەروبوومی نەفت وەگرین و نەتوانین سێکتەرەکانی تەندروستی بە شێوەیەکی ڕێکوپێک بتوانانی خزمەتی خەڵک بک بۆیە خزمەتگوزاری و موچەی خەڵک لە قەیراندایە لەبەر هۆکارەکەشی بۆ ئەوە دەگرێتە بۆ ئەم فۆرمە تەقلیدەیە کە ئێستا حکومڕانی پێدەکرێت کە یەک تاکە حیزب زۆربەی جمگەکانی حکومڕانی گرتێتە دەست و شەراکەتێکی ڕاستەقینی نییە لە بەشداربوون لە دەسەڵات لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان وەکو شاری هەولێر ئێمە لەو ڕوانگەوە تەمەشاوە دەکەین کە ئەزمموی هەرێمی کوردستان دەبێت گەشە بکاتەوە ئەزممونەکەمان چاک بکەین و ئەو کەم و کوڕیانەی کە لە ڕابردوو هەیە ئەبێ زۆر بە ڕاستەقین بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ڕاستگۆیانە ئێمە ڕوبەڕووی ببینەوە ئێمە دەبێت ڕاستگۆ بین لەگەر ملەتەکەمان ئێستا چاوەڕانی ئەوە دەکاتن کە یەکێتی نیشتمانی کوردستان ئەم قەیرانانێک کە ئێستا ڕوبەڕووی فەرمانبەران و تێگرای هەوڵاتیانی هەرێم بۆتەوە چارەسەر بکرێت بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا ئامادەی خۆی پیشانداوە بۆی کەوا لەگەر هەموو لایەنەکان گفتوگۆ بکە و گفتوگویەکی ڕاستەقینە و بە تایبەتی لەگەر پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت ڕاستگۆیانە گفتوگویەکی ڕاستەقینە بکە بۆ ئەوەی کەوا پەنجە لەسەر برینەکان دابرێ پەنجە لەسەر قەیرانەکان دامرێ ئەو قەیرانانەی کە لە ڕابردوو ئیتفاقی 50 ساڵی نەفت لەگەر تورکیا و ئەو بۆڕێ نەفتەی کە ئێستا دەچێتە دەرەوە بەڵام گەندەڵیەکی زۆری تایە کە ناڕوونی تایە بۆیە لە داهاتەکانی سەرسنوور لە داهاتی ناوەخۆ بۆیە ئەمانە هەمووی تێگرای پێویستە کە پیاچنەوەی تیا بکرێتن بە لە گفتوگۆیەکانی ئێمە لەگەلایەنە ساینسەکانی ئەم کوردستاندا دەبێت بە ڕازگۆیانە و ڕاشکاوانە پەنجە لەسەر ئەم کەم کوڕیانەدان بۆ ئەوی کە بتوانین ژیان گوزارانی خەڵک چاک بکەن ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان لە بەردەمی ئەم دووڕیانەدا و بەتایبەتی ئێمە لە هەولێر و بەتایبەتی ئێمە لە هەولێر ئێمە بەهاتنی هاوسەرۆک و تیمی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ هەولێر ئەم گرنگجیە بۆ ئەم پرسانە دەگەڕێنینەوە کە دەبێت خزمەتگوزاری پێشکەش بکەین ئێمە لە هەولێر
گەڕەچێکمانەیە کە گەڕەکی شەیدانە زۆربەی شەیدانی یەکێتی نیشتمانی لەم گەڕە بەڵام ئەمە ماوەیەکی زۆرە کە قوتابخانەی نییە نەخۆشخانەی نییە کە بەداخەوە ینی حکومڕانی لە هەولێر ئاوری لەمە نەداوەتەوە بۆی کەوا بە پێی پێویست خزمەتی خەلکی شاری هەولێر بکە بۆیە شاری هەولێر لە ئەزمەیەکی گەورەدایە کە ئومێد دەکەن ئێمە لە گفتوگۆیەکان لە دانیشتەکەمە ئەم فۆرمەی پێشی ئەم بربەستەی کە لە سیستەمی حکومڕانی دێ ئەم بربەستە بشێنین و سیستەمێکی تازە لە حکومڕانی بین پێشەوە بتوانانی وەڵامی شەقام بداتەوە پێویستی خەڵک دابین بکە. بەڵێ دکتۆرە گەڕێ وڵات کاک ئاراز محەممەد ئاغا ئێوە کە بەرپرسی مەڵبەندی بادینانن تێڕوانینی ئێوە وێڕای پرسە سەرتاسەریەکەیان تێڕوانە سەرتاسەریەکە بۆ کۆیەرێمی کوردستان تێڕوانیتان بۆ بادینان چێ بە تایبەتی کە ئێوە ئێستا لە زۆر ناوچە گەنجێکی زۆر خەڵکێکی زۆر هیوا ئومێدی بە ئێوەیە. سلااو لە بینەرانی کورسانی و سلااو لە میوانە بەڕێزەکانت دیارە خۆتان دەزانن یەکێتی نیشتمانی کوردستانی پێش کۆنگرەی چوارەم و دوای کۆنگرەی چوارەم جیاوازێکی یەکجار زۆری هەیە و ئەم سیاست و شێوازی پەیڕەوکردنی کاری ڕۆژانەمان هەڵقۆڵاوی ناو کۆنگرەی چوارەم و پەیڕە و پرۆگرامی نوێی یەکێتی نیشتمانی کوردستانە. بۆیە بۆ دۆست و ئەندام و لایەنگران و نارەکانمانش دەڵێن کارکردنی ئێستامان جیاوازە و یەکێتی نیشتمانی کوردستان توموحی ئەوەی هەیە بگەڕێتەوە ئەو پێگە و هێزەی کە پێشتر کاریگەری هەبوو لە ساڵی 2005 لە ساڵی 1991 ئەمەش مافێکی سروشتی خۆمانەوە هیچ لایەنێک سیاسییان هیچ کەسێک ناتوانێت ڕێگریمان لێ بکە و بەرنامە و کاری ئێمە وا دەبێ ئێمە بگەڕێنەوە ناو جەماوەر کە لە ڕابردوو زۆر لە جەماوەر دوور کەوتی بینەوە ئێستاش خۆشبەختانە لە پێش چەند ڕۆژێکە ئەم بەرنامە جێبەجێ کرا لەلایەن هاوسەرۆکانی چێتیوە جەنابی کاک شێخ لاهور سەردانی شاری هەولێر کرد لەگەر چین و توێژەکانی کۆبەوە کە ئەمە لە دوای کرۆنە و سزبوونی نەخۆشی کرۆنە دەستی پێکردووەوە بۆ سەرجەم شار و شارۆچکانی تر و سەبارەت بە سەرجەم مەڵبەند و کۆمیتەکان و بە تایبەتی لە بادینان ئێمە هەنگاوی باشمان ناوە و کاری نوێمان دەست پێکردووە لەسەر جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆی چوارەمی یەکێتی نیشتمانی کوردستان و ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان بە هیچ شێوەیەک لەم سیاسەتەی ڕابردووی خۆمان رازی نەبوونەوە لەم شێوازەی ڕابردوو بۆ حیزبایەتی رازی نەبوومە چیتر حیزبی پاشکۆ نابین حیزبی ئەوە نابین کە ئێمە هەر حیزبێک لە کوردستانیان هەرچی غەڵەت و چی بیەوێ بە ئارەزوو خۆی جێبەجێ کە بەڕاستی ئەمە لێککەوتەی خراپی تێکەوتەوە بە تایبەتی لە سیاسەتی سربەخۆیی نەوت کە ئێمە هەلوێستی جدیمان لەسەر نەبوو ئەمە بۆ ماوەی 7 ساڵە میلەتەکەمان تووشی قەیرانێکی دارایی گەورە بووە کە بێموچەی و بێوەزعی بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورەی بەسەر میلەتەکەمان داتووە ئەنجامدانی ڕیفراندۆم و بێدەنگیمان کە بەشێک لە هەواڵانی یەکێتی ئەم خەتەریان لەسەر وەزعی ڕیفراندۆم ناوچەدابڕاوەکان باس کرد بەڵام بەتاخەوە جێگر نەبوونەوە دیسانێ هەنگاوەکەنرا و نیوەی خاک هەرێمی کوردستان ڕۆیشت. ئێستاش ئێمە وەکو یەکێتی نیشتمانی و سەرکردایەتی و یەکێتی نیشتمانی کوردستان خەتەرەکانی سەرهەرێمی کوردستان و دەوروبەر و عێراق بەجددی دەبینین و تکا لە لایەنەکان دەکەین ئەم کە لە ڕقیە و خۆسەپێنیە واز لێبینن چکە ئێمە میلەتی کورد و هەرێمی کوردستان لە ناو یەک سەفینەی خوا نەخواست لە هەر جەیەک خەلەنێکی لێ بتەوە هەمومان وەزعەکەمان لەبار دەچێت. ئێستا دەبینن لە پارێزگای دۆک و ناوچە سوورەکان ڕۆژانە هێزی تورکیا بە بەرچاوی هەموو میلەتەکەمان ناوچەکەمان دەبەزێنی گوندەکانمان تۆباران دەکا و خەڵکەکانمان ئاوارە دەبن لەسەر ماڵ و حالی خۆیان و لایەنێکی سیاسی دیاریکرا و پێش جەندرمەکانی تورکیا کەوتووە گوندەکان و خەڵک دەردەکەن لە گوندەکان اینجا جورئەتی ئەوەش دەکەن بە یەکێتی نیشتمانی کوردستان بڵێن خاکفرۆش. نازان پێناسەی خاکفرۆش چیە لەمە زیاتر ئێستا لە هەرێمی کوردستان چیماوە لە بەتایبەتی لە دووەک و لە شارەکان کە شوێنێک مایەوە بنکە و بارەگای میت و قەیومی تێدا نەبی ئەمە بەڕاستی سیاسەتی دوفاقیە ینی گوناحە بەو شێوازە بیر بکەنەوە ینی من بەڕاستی بە شەرمی دەزانم کە جورئەتی ئەویان هەبێ لە ناوچەکانی خۆیان لە پێش چاوی ملیۆنان خەڵکی کورد ڕۆژانە ئەمە تقە تۆباران دەکرێت و پێش جەندرمەکانی تورکیا کەوتینە دێ و داهاتەکان دەستێنن خەڵک لەسەر کوشت و کاڵ و ماڵەکانی خۆیان دەردەکەن ئەمە کارەساتێکی گەورەیە لە سنووری پارێزگای دهۆکەیە ئەمە حقیقەتێک مەسەلەن کە هێزێکی کوردیە بێ پێشی
لایەنێکی بێگانە بکەوێ بۆ سەر گوند و دێهاتەکانی کوردستان بۆ سەر هێزێکی تری کوردی؟ کاکزانە وڵی پرسیارەکە دووبارە پرسیارەکەمەوە بوو وتم مەسەلەن ئێستا دهۆک سنووری پارێزگای دهۆک و بە تایبەتی قەزای زاخۆ بەشێکی زۆری ئەو داگیرکاریی تێدایە، ینی حقیقەتێکی تێدایە کە مەسەلەن هێزی کوردی هەبێ پێشی جەندرمە و سوپای بێگانە بکەوێ بۆ سەر گونشینان و ناوچە گونشینەکان. گومانی تێدانی ئەم هێزانەی تورک زۆربیان بە دەواازەی گومریشی برایم خەلی دادێن برای بەڕێزم، ئەمە شتێکی شارەوانیە خەڵکی زاخۆ و شارەکان دەیبینن و من دەمەوێت لێرە بە بینەرانی خۆشەویست و کوردستانیانی خۆشەویست بلێم هیچ هەڕۆژی فێک و هیچ قسەیەک ساردمان ناکاتەوە لەسەر کارەکانمان و بەرنامە و کاری یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام دەبێ لەسەر جەم شار و شارستانی هەرێمی کوردستان و بەدڵنیاییەوە بادینانیش پێگە و ڕۆلێکی ئەساسی دەبێت لەم بەرنامە نوێیە چکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو ڕۆلێکی ئەکتیڤی هەبووە لە بادینانی و یەکەم مەفرەزەی سەرەتایی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان بووە، یەکەم شەیدی شۆڕەشی نوێی گەڵەکەمان لە بادینان بووە و لە بەتایبەتی لە سەرهەڵدان یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆلێکی دیاریکراوی هەبووە لە بادینان و لە شەڕی داعش هەزاران سەدان شەیدمان داوە لەم سوورە بۆیە ئێمە بادینان بۆ کەس چۆن ناکەین و بە هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان بەی خۆمان دەزانین و ئێمە چالاکی سیاسی و یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان و جەماوەری بادینانیش چاوەڕوانی هەنگاوە نوێیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەکردداری ئێمە بچنە ناو دێهات و گوند و شار و شارۆچکەکان بۆ ئەوەی واقعی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆم بکەینەوە و کارە نوێیەکانمان دەست پێ بکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخەوە لە 30 ساڵ غیاب بووە لە بادینان، بەڵام ئێمە دڵنیا دەکەینەوە لە پەیڕە و پرۆگرام و بەرنامەی کاری کۆنگرەی چوارەممان ئەوەیە ئەم غیابەی کە لە ڕابردوو هەبووە نەیهێنین و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هەموو ئاستەکان بگەڕێتەوە بادینان لەسەر ئاستی خوێندکاران و لاوان و مامۆستای زانکۆ و زۆتیاران و ماڵە شەهید و پێشمەگە دێنینەکانمان کە من لێرە داوای لێ بردنیان لێ دەکەم لە کەم و کورتی چەند ساڵی ڕابردووە دڵنیان دەکەینەوە کە ماڵ بە ماڵ دەرگا بە دەرگاوە سەردانیان دەکەین و بەگشتی جەماوەری هەرێمی کوردستان و بە تایبەتی لە پارێزگای دۆگێمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر خزمەتێکمان پێ بکرێت درێغی ناکەین و دەتوانین هەنگاوی باش بنین بۆ خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان و پارێزگای دۆک. بەڵێ کاگاراس کاک عەدالەت، ینی ئەمە سێ قیادی یەکێتی نیشتیمانی کوردستانمون قسەیان کرد، بەڵام من دەمەوێت تەکید لەوە بکەمەوە، ینی ململانەی حەزبی بە جۆرێک ناشیرن و مەسەلەن نموزەجەم بە بەڕێز دکتۆر ڕێبوار مەسەلەن گەنجێکی وەکو ڕێژیار کە باسم کرد لە زیندانە لەسەر کۆمنتێکی فەیسبوک بەهانەکە ئەوەیە کە یەکێتیە، ینی ئەمڕۆ لە دەستگا فەرمیەکانی یەکێتی بڵاو بۆ لە پشتەوە ڕسمی سەرۆک مام جەلالێ و لەگەڵ بەرپرسەکانی یەکێتی وێنەی گرتو، ینی ئەم حەزبایەتی ئەم فۆرمی مامەڵەکردنی حکومڕانیە لەسەر کۆمنتێک ینی چی ئەبەخشێت؟ خۆی ئەوە ئەکرێت چارەسەر بکرێت لە گفتوگۆی نێوان یەکێتی و پارتی کە بەداخەوە ینی هەر جارێک دروست سەکرێ بۆ ئەو کۆبوونەوەیە نەکرێ و ئەبێ هەردوو قیادەی یەکێتی و پارتی لە ڕاستی لەگەڵ یەکە ڕازگۆ بوون یانەوێت گفتوگۆ بکەن دابنیشن ئەگەر نیازی جویان هەیە لە ڕاستی ئەبێ متەئسر نەبن بە لێدوانی بەرپرسێکی لێرە ئێرەی پارتیە یەکێکی یەکێتی گفتوگۆ ئەبێ گفتوگۆیەک بێ لە ڕوانگەی ڕەچاوکردنی پێویستی خەڵکی کوردستان لەم قۆناغەیە بە جۆرێک لە هاواهەنگی نێوان دوو هێزی سەرەکیف کە فەرمانڕەوان لە کوردستانە بەبێ هاوانگەم دوو هێزە زۆر زەحمەتە و من پێشم وایە بۆ بەتایبەتی ئەمە هەواڵانە کە لە بەرنمەکەی لەگەڵمانن لە پلەی سەرکردایەتی پێویستە کە سەرکردایەتی یەکێتیش لە ڕاستیە لە سیاسەتکردن لە ململانیشە تا ڕادەیەکی زۆر بە هەناسەیەکی واقعی و کردەیی سیاست بکە ڕاستە من نتوانم تەفەهومیەوە بکەم کە بەشێکی زۆری سەرکردایەتی یەکێتی بەشێکیان هەر گەنجن ینی بە حەماسن و شتێکی باشە بەڵام لە سیاسەتە بێ لە ڕوانگەی ممکناتی سیاست بکەیت بۆ نمونە یەکێتی دوو ئەرچی لەسەرە دوو ئەرچی سەرەکی لەسەر لە بواری ململانیەکردنە کە یەکێکیان ڕەهەندی منافەسە وەرەگرێ ئەرکی یەکەمیان بریتیە لە چی؟ بریتیە لەوەی لەو ناوچانەی کە ناوچەی نفوز و دەسەڵاتی خۆیەتی بگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتەی کە چەند ساڵێک لەمەوە تقریباً لە کۆتایی نەوەدەکانە مام جەلال یادی بەخێر
جاڕیدا کەمە بەسمان لە سیاسەتی نمونەسازیە تۆ لە سنووری دەسەڵاتی خۆت و نفوزی خۆتە نمونەسازی پیشامدە لە پرۆژە لە خزمەتکردن لە بەدەمەوەچوونی دام و دەستگاکانی دەوڵەت لە چارەسەرکردنی کێشەی خەڵک و لە تێکەڵاوبوونیان و ڕەچاوکردی معاناتیان دۆزینەوەی چارەسەر بوویان لە ڕێگەی ئەو دام و دەستگا ئیداریانەی کە لە سنووری دەسەڵاتی خۆتە ئەرچی دووەمت کە ئەرچێکی نیشتیمانی و سەرتاسەریە ئەبێ یەکێتی واقعی بێت چەند طموحی گەورە بێت چەند ئیرادەی هەبێ بۆ ئەوەی لەسەر ئاسی نیشتیمانی بێوێ بەرنامەی خۆی جێبەجێ بکە بەبێ تەنسیق لەگەڵ پارتی بەبێ تەنسیق لەگەڵ گۆڕان و لەگەڵ هێزە سیاسەکانی تر پێی ناکرێ ئەبێ لە سیاسەتە واقعی بی تۆ نابێت لە سیاسەتە بەردێک هەڵگری نتوانانی فڕێ بدەیت ئەبێ بەردێک هەڵگر بتوانی فڕێ بدەیت و ئامانج بپێکێ لەم ئاستەیە ئەبێ قیادەی یەکێتی تا ڕادێکی زۆر لە هەناسەیەکی عەقلانی تر مامەڵە بکەن جێی ڕێزە جێی تەقدیرەکە حەماست هەبێ بۆی لەسەر ئاسی نیشتیمانی ئیش بکرێەوە ئەوە هەنگاوی ئەم چەند ڕۆژەی هاوسەرۆکی یەکێتی و ئەو مەجموعە قیادیەی کە بینیمان چوو بوونە هەولێر و شکاندنی هەندێک لە ڕاستی هەندێک پرۆپاگەندە کە بۆ یەکێتی کرابوو لەو ماوەیە کە ئەوێ کوردستان ببێ بە دوو بەشوو دوو ئیدارەی دروست بێ و قوارەی کوردستانەکەوێتە بەرهەڕەشە بەم جۆرە سەردانانەوە بەو لێدوانانەی کە لە زمانی هاوسەرۆکی یەکێتیەوە بیسمان تقریبەن ئەوە بۆ ڕێی عام دەرکەوت کە ڕاستیە یعنی ئەوە تا ئەوێ مەسەلەکە مەسلەیەکی مەبدەئیە ئەوێ لەسەر ئاسی کوردستانیش ئەوێ هەولێری شارێکی کراوە بێ لە بەردەم هەموو هێزە سیاسەکانی تر بۆ بە گەنجەکەیە ببورە یعنی ئەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان کە جێ نفوزی سلێمانی و هەولێر ینی دهۆک و ئەوانە باڵادەستە لە ڕووی ئەمنیەوە ڕاپەڕین وەڵە بجە و گەرمیان کەرکک بڵێ نابێ پارتی بارەگای هەبێ نابێ پارتی پرۆژە بێ هەولێرزانی چۆنە مەسەلەن دکتۆر ڕێبوار گلەی هەیە کاگاراز گلەی هەیە پێشەر شتێ من پێم وایە هەر هێزێک لەو ڕۆ مبادر بێ بۆ خۆی خراپە یعنی ئەزانی چەند ناخۆشە چەند قورسە ئێستا تۆ بۆ نمونەوەکو قیادی چێچێتی یەکێ لەم هەواڵانەی کە ئێستا لەم بەرنامەیان هاوتاکانیان بڵێن وەڵا بۆ نمونە لەبەر ئەوەی شتێکیان هەیە بەرامبەر بە کاک مەسعود بارزانی یا بەرامبەر کاک نێچیر یا کاک مەسعود بڵێ وەڵا کاکە بۆیە نییە بێتە سلێمانی یا هەڵەبجەیە گەرمیان ڕاپەڕین و وای لێەکەین و ئەمەی لێەکەین ئەمە ناکرێت یعنی ئەمە پێش هەر شتێ لەگەڵ عنوانی حیزبەکە خۆی ناگونجەکە کە پارتی دیموکراتی کوردستانە یا یەکێتی نیشتیمانی کوردستانێت تو ئەڵێ من پارتیم پارتی دیموکراتی کوردستان کەواتە ئەبێ یەکەمین شت بڕات پێ بێ دیموکراسی بێ یەکەمین شت بڕات پێ بێ کە لە ناوچەی نفوزی تۆشەکەوا دابنین بە گریمانە هەولێر و دوهۆکە لەم ناوچەشە هێزی تر هەیە ڕکابەرە هێزی تر هەیە دەنجی هێناوە ئەوێ لە پەیوەندی و ڕایاڵا بێ لەگەڵ ئەندام و لایەنگری خۆی وە لە ڕێگەی ئەوەشەوە تێکەڵی خەڵک بێ و تێبگاوە بۆی لە ڕێی دام و دەستگاکانی حکومت کاوە بەشە لەگەڵ تا بتوانێت بەدەم خەمی خەڵکەوە بێ و کێشەکانیان چارەسەر بکە تۆ ڕێی لێ بگری تۆ بتەوێ یعنی ڕێ لە هاوسەرۆکی چێتی بگری بچێتە بادینان تێکەڵی خەڵک بێ ئەمە خراپە سبەینێ ئەویش ڕێ لە کاک مەسعود خوا نەخواستە وابی دەکاتەوە سیاست لە کوردستان داوای لاتوە ئەوی سبەینی ڕێگە نادە کاک مەسرور و کاک نێچیر و کاک مەسعود بێنە گەرمیان کە ئەمە غەڵەتە بۆ هەر کەس بیکا غەڵەتە ئەو هەڵوێستەی کە برادێکی پارتی دیموکراتی کوردستان مەسئولی لقی دووە وابزانم شتێکی وای تۆ خراپە پێش شتێک بۆ پارتی خراپە پارتی دیموکراتە دیموکراتی نابێ بڵێ من بەشێکم قوبوڵە و بەشێکم قوبوڵ نییە دیموکراسی ئەوەیە کە بڕات بە ئازادی چالاکی سیاسی هەموو هێزە سیاسەکان هەبێ لە زاخۆوە بۆ خانەقین ئەمە وەک چۆن بۆ پارتی ئەبێ وابێ بۆ یەکێنش ئەبێ بە هەمان شێوە بێ بۆ گۆڕان بۆ هێزە سیاسەکان نابێ هیچ ئەندام و لایەنگری هیچ پارتێکی سیاسی ترسی لە چالاکی سیاسی هەبێت لە ناوچەیەکە کە ناوچی نفوزی خۆی نییە ئێمە هەممان نەزانین هەموو هێزێکی سیاسی بە سروشتی حاڵە سەرتاسەری دنیا نەک لە هەرێمی کوردستانە بە سروشتی حاڵ ڕەنگە لە ناوچەیەکی دیاریکراوە نفوزی زیاتر بێت لە ناوچەیەکی تر ناکرێت لەو ناوچەی تر کە کەمتر نفوزی هەیە ترسی لە چالاکی سیاسی بێت لە بەرەو حیزبێکی ڕکابەر لەوێ دەسەڵاتدارە ئەمە ناکرێت ئەمە عیبەیە ئەمە شەرمە ئەمە ئەسڵەن خەڵک موچەنیە پێچەوانەی یاسا و دەستورە باشە تۆ چۆن ئەتوانیت سبەینە پرۆژەیەکی باش گەڵاڵە بکەی بیبێتە ناو پەرلەمانیا پێشکەشی حکوومەتی بکەی ئەگەر تۆ تێکەڵی معاناتی خەڵ نەبی و گویان لێ نەگری و بەعکسیشەوە هەندێک هەنگاو هەیە ئەبێ حیزبە سیاسەکان تەفەهوم یەکتر بکەن و تەقدیریشی بکەن بۆ حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم بەعکسەوە وەرپرسانی حکوومەتی هەرێم و هەتا پارتی دیموکراتی کوردستان ئەبێ پێی خۆش بێ ئەگەر لە گەرمیانە یان لە هەولێرە یان لە بادینانە یا لە هەر شوێنێکە حیزبێکی وەکو یەکێتی یا سبەینە یەکگرت و دەستگایەکی خێرخوازی دابنێ بۆ نمونە مزگەوتێک بکاتەوە وەکو یەکگرتووا دابنین یا قوتابخانەیەک دابمەزرێنەوەکەوەی کە یەکێتی دوێنێ بەردی بناغی داناوە ئەمە کارێکی باشە یان بۆ نمونە ئەچی یارمەتی ئەدەی بەو
سەدان کارمەندەی تەندروستی لە گەرمیان کە بەخۆبەخش ئیشەکە لەم زروفەیە کە حکومت ناتوانێت مەعاشیان بۆ دابینکە کە حیزبێک لە خۆی ڕابینی و شتێک پارەیان بۆ دابینەکە تا 6 مانگ بۆ عیبە بۆ خراپە وەڵابێ وەزیری تەندروستی و سەرۆکی حکومت پێش شوێنی تر دەستخۆشی لە یەکێتی بکە ئەگەر بەیانی پارتی دیموکراتی کوردستان هاتە سلێمانی چووە هەڵەبجە چووە گەرمیان چووە ڕاپەڕین مەشروعێکی باشی خزمەتگوزاری بۆ خەڵکی ئەم ناوچانە کردەوە لەسەر بودجەی حیزب وەڵا بێیەکێتی دەستخۆشی لێ بکە بۆ ئەمە لە کۆتاییە خەڵک وەژە خراپە شەڕی نمونە کاکە زانە ئەمەیە تۆ ئەو پارەی کە هەشتا وەکو حیزب بێ یان وەکو دام و دەستگای دەوڵەتی بێ لە خەڵکا سەرفیکەی لە جیاتیەوەی لە بەرپرسەکاندا سەرفیکەی لە ئەمتیازاتی ئەم سەرکردایەتی و ئەو لە خەڵکا سەرفی بکە بۆ کارێکی خراپە بە بڕای من ئەبێ یەکەم شەڕی نمونە سازی بکە لە منطقەی خۆی یەکێتی وەکو حیزبێک دووەم لەسەر ئاسی کوردستان لە تەنسیقا بێ لەگەڵ گۆڕانە لەگەڵ پارتیە لەگەڵ حیزبەکانی ترە بۆ ئەوەی ئەگەر قەرارێک درا قەرارەکە سەرتاسەری بێ و لە خێری خەڵکو لە قازانجی خەڵک بێ ئەوان نیش بەشدار بن و پێکەوە قەرای لێ بدەن بۆی بە هەمووشیانەوە تەحملی مەسئولیاتەکەی بکەن ئەگەر سەرکەوتوو بوو ئەگەر سەرکەوتوو نەبوو ئەمە بەم شێوەیە ئیداری وڵاتی و بەم شێوەش حیزبایەتێکرێ و بەم شێوەش ئەرکی حیزبی جێبەجێکرێ لە ڕاستیە چ لە ناو مواسساتی دەوڵەت چ لە دەرەوەی مواسساتی دەوڵەت زۆر باشە کاگاڤێستانی کەرکووک چ گرنگێکی تری بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانی وە چیترەکەن مەسەلەن زۆر جار نیگەرانی هەیە لە کەرکووک لەبارەی دۆخی ئەمنی لەبارەی داگیرکردنی زەوی زار ئێوە وردکاری یان بە دوواداچوونی ورتان هەیە بۆ ژیانی خەڵکو لەگەڵ خەڵکان و لەگەڵ معاناتی خەڵکان لەوێ کەرکووک وەکو نمونە جینا خانەقی مەسەلەن بە کۆی گشتی ئەمێ ئاماژە بە شتێک بدەم ئێمە هەمومان هەوڵ لە هەوڵ و لە هەوڵی جێبەجێکردنی مادەی سەوچلاین مادەی سەوچل مادەیەکی دەستوریە دەستوری عێراقە یعنی ئێمە یەکێک لە کێشەکانمان ساڵانی ڕابردوو هەر وەفدێکمان ئەچووە بەغا بەڕاستی یەکێک لە خاڵەکانی باسکردنێک بوو لەسەر مادەی سەوچل بەڵام ئەم دۆخە ئابووری کە ئێستا تێکەوتوین ئێمە ئەتوانم بڵێم 2 ساڵیش ئەبێ هیچ وەفدێکمان نەچۆتە بەغا بە شێوەیەکی جددی باسی جێبەجێکردنی مادەی سەوچل کە بەڕاستی کلیلی چارەسەرکردنی ئەو کێشانەیە بۆیە ئێمە لەبەر نەبوونی بودجە هەموو سەردانەکانمان یاخود هەموو داواکاریەکانمان لەگەڵ بەغایە بەس بۆ بودجە بووە کە ئەماش بۆ بەرژەوە ینی ئەگەر جێبەجێش بکرێ ئەمە شتێکی باشە ینی ئەمە کارێکی خراپ نییە بەڵام نابێ ئەمە ڕێگر بێت لەوەی کە مادەی سەوچل ئیهمال بکرێ مادەی سەوچل وای لێ بکرێ کە جێبەجێ نەکرێ بۆیە من ئەمەوێت نمونەی چەپکە گوڵەکەی جەنابی مامجەلال بێنمەوە طبعا ئەوە تەنها بەس بۆ ناو یەکێتی و یەکێتی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووە بەڵکو بۆ ناوخۆی کوردستان بۆ هەموو حزبە سیاسیەکان بووە کە ئێمە ئەگەر بە چەپکە گوڵێک بڕوانینە کێشەکانمان یاخود وەک یەک بین ئەوە کێشەکانمان زۆر بە شێوەیەکی باشتر چارەسەرە بێ وە بۆ ناوچە دابراوەکان و بە تایبەتی کەرکووکیش هەر ڕاستە لەبەرەوەی کەرکووک شارێکی کوردستانە بەڵام تورکمانی تیاژی عەربی تیاژی ینی ئەتوانین بڵێن شارێکی کوردستانیە و شارێکی برایەتیە کە هەر خۆی ناوی لێناوە بەڕاستی دەنگ لەوێت لە هیچ شوێنێکا وەکو کاک عەدالەتی و برادەرانەش ئاماژان پێدا سیاست لە هیچ شوێنێکا بە لووتبەرزی و بە بوغرایی ناچێت ینی ناڕوا بەڕێوە ئللا ئەبێ ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگای واڵایە بۆ هەموو حزبێک بۆ هەموو ئیتیفاقێک بەمەرجێک لە بەرژەوەندی میلەتەکەی و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بێ و لە هەمان کاتە ئێمە لەو کاتەیە هەوڵ ینی بەرنامە هەیە کە وەفدێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بەغدا بکە و بە ستافێکی باشەوە بۆ ئەوەی کە بەدەر لە بودجە بەدەر لە هەر کارێکی تر ئەولەویەتی گفتوگۆکانی لەگەڵ بەرپرسانی عێراقا لەسەر مەوزۆی کەرکووک و ناوچە دابراوەکان بێ و بەبێ دەستکەوت ناگەڕێنەوە لەبەر ئەوەی کە ئەمە بەڕاستی کاتی زۆر بەسەرڕۆیەوە ینی کات لە ساڵحی ئێمە نیە چونکە هەموو تێپەڕبوونی کاتێک بەبێ ئەنجام یاخود بەبێ دەستکەوت و هەموو تێپەڕبوونی هەموو کێشەیەک لە بینی هەر لایەنێکی سیاسیە لە کوردستان ڕووبدا و هەر کێشەیەکیش لەگەڵ حکومەتی عێراقیە ڕووبدا بەڕاستی ئەمە خەڵک زەرمەندە بێ هیچ لایەنێک زەرمەند نابێت لەمە تەنها خەڵکی دانیشتوانی ئەو ناوچێت بۆیە باشتر وایە ینی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێم باشە ینی بخینە بەرنامەیەکەوە کە ئەمە هیچ عیبەیتیانە ئێمە
داوا لە هەموو حزب سیاسیەکان بکەین لە خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی ناو دانیشتوانی ناوچە دابڕێنراوەکان بکەین کە کۆنفرانسێکی ناوخۆی بکەین بۆ ئەوەی کە یەک بە یەک پاکێت هەموو لایەنە سیاسەکان جا هەر کەسێک دەدیان نایەت ئەوە مێژوو ڕەحبی پێ ناکات چونکە نەبۆ بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە نەبۆ بەرژەوەندی لایەنێکی دیاری کراوە ئەمە پێشنیارە ینی ئەگەر بێت و کۆنفرانسێکی ناوخۆی بکرێ بۆ ئەوەی کە بە چەند پێشنیارێکی باشەوە بینە دەرەوە بە ئیتیفاقی هەموو لایەک چونکە بەڕاستی ناکرێت ینی کێشەی حەزبی لە کەرکووک و ناوچە دابڕێناوەکان بە تایبەتی زەق بکرێتەوە چونکە وەکو ئاماژەم پێدا خەڵک ینی زەرمەندی یەکەم خەڵکی ئەو ناوچانە ئەبێ وە زەعیفی کورد دەرەخا لەو سنوورانێ بۆیە لە هەر لایەک ئەگەر دژایەتێکی سیاسی یەکترێکن یاخود منافەسەیەکی سیاسی با لەو ناوچانە نیکەین یانی چی باشە با بە ئیتیفاق لەو ناوچانە جێبەجێ بکەین بۆی کە خەڵک ینی بەڕاستی چەندین ساڵە لەژێر ئەشکەنجە و ئینجا دوای ئەوە لەژێر تعریب و لەژێر خزمەت نەکردنە ینی با ئەلەم عقلێتە بینە دەرەوە ئەو کۆنفرانسە بە شێوازێک کۆتایی پێبێ کە بە یەک دەنگ و بە یەک ڕنگ هەموو لایەنە سیاسیەکان بەڵام تەنها ئەوان بەشداری خەڵکی پسپۆر خەڵکی شارەزا بۆ ئامادەکاریەک بۆ کۆنفرانسێکی ناوخۆیی عێراقی یاخود ئیقلیمی چونکە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بعدێکی تەنها بعدێکی هەرێمی هەیە ینی تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنە سیاسەکان چارەسەر نابێت بۆیە پێویستە لە هەموو شوێنەکان منافەسەی حزبی هەبێ بەڕاستی حەق نییە لەو ناوچانە بکرێ و هەر کەسێکیش دەست پێشخەری بکا بۆ ئەو بۆ چارەسەرکردنی و کێشانە بەڕاستی ئەو بۆ خۆی مێژوو ئەنووسێتەوە خەڵکیش خۆی واعی ینی لە هەموو شتەکان سوپاس دەکەم دکتۆر ڕێبوار لە دوای ئەو سەردانی هاوسەرۆک و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی هەڵبەتە خەڵک چاوی لەوەیە کە گڕوتینی زیاتری حزبی بدەنەوە شاری هەولێر چی ئەکەن و حزبی بەرامبەر کە پارتی دموکراتی کوردستانە تێ بگێنن کە ئێوە شەرتان ناوێ و دوو ئیدارەی و دابڕانی هەولێر و دهۆک و سلێمانیتان لە یەکتر ناوێ وتانەوێ خزمەتی خەڵکن ئێمە سەردانی هاوسەرۆک و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەولێر بۆ دیالۆگ بوو لەگەر هەموو کادیران و ئەندامان و دۆستانی یەکێتی و ئۆرگانەکانی یەکێتیان بەسەر کردەوە و لە نزیکەوە جێرالی پێشنار و بۆچوونەکانی هەواڵانی هەولێر بوون و ئەم دیالۆگا دیالۆجی بەخۆداچوونەوە بوو و دیالۆجی هەڵسانەوە بوو و دیالۆجی خزمەتگوزاری بوتن ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر خۆتان دەزانێن ینی خەڵکەکی زۆری یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر لە زۆر لە خزمەتگوزاری بێبەشن و پێویستی دەکرد کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سات و کاتە بە تایبەتی بۆ شاری هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە سەردان بکرێن و بەسەر بکرێنەوە بۆیە ئێمە لێرە ئێستا بەرنامەی ئەومان بەدەستە کە لە بنەماڵە سەربەرزی شەهیدانەوە دەست پێ بکەین و سەردانی هەموو بنەماڵەکان بکەین و بەسەریان بکەینەوە و چی پێویستە لەوەی کەوا خزمەتگوزاریان پێشکەش بکەین بیکەین بۆیە ئێمە لە گەڕەکی شەهیدان بناغی خوێندنگایەکمان کردەوە لە هەمان کاتدا بنکەیەکی تەندروستی گەورە دەکەینەوە بۆ ئەوەی کەوا بنەماڵەی شەهیدان پێشمەرگە دێرینەکان ئەوانە بتوانێت لە بنکەیە سوود وەگرێن و نەچن بە پارە لە نەخۆشخانەکانی هەولێر خۆیان چارەسەر بکەن ئەو دەرگایمان بۆ کردەوە لە بەروەی خۆتان دەزانن نەخۆشخانەیەک نییە لە هەولێر کە بتوانانی بە خۆڕایی خزمەتگوزاری پێشکەش بکاتێن بۆەوە خۆشتان دەزانێن کەرتی تەندروستی تەنگەشەی زۆر گەورەی لە بەردەمی هەیە لە زۆربەی نەخۆشخانەکان ئێمە جگەلەوەی لە پێشمەرگە دێرینەکان پێویست دەکاتێن کە بەسەر بکرێنەوە بەشێکی زۆریان تاکو ئێستا سوودمەند من نەبوونە و ئێمە لە بنەماڵەی شەهیدان لە هەولێر ئێمە 4000 بنەماڵەی شەهیدمانەیە کە شەهیدی سەنگەرێن تاکو ئێستا 1200 شەهیدمان سوودمەند نەبوونە کە هەموو داواکاری و شتەکانیان بەرز کرایەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە بەداخەوە حکومڕانی هەولێر و ئەنجومەنی وەزیران تاکو ئێستا بە جددی کاریان لەسەر ئەم مەلەفە نەکردیە بۆ ئەوەی کەوا تێگرای شەهیدان سوودمەند بن بە تایبەتی لە هەلومەرجی گوزەرانی ئێستای کە زۆر خراپە وەزئی خەڵک زۆر خراپە و ئیمکانەتی خەرێک لەو پەری خراپیدایە بۆیە ئێمە کۆمەڵێک مەلەفی ترمان هەیە لە شاری هەولێر کە خەڵکەکی زۆر زەرمەند بوونە لە شەڕی ناوەخۆ کە پێویست بوو قەرەبوو بکرێنەوە ماڵیان داگیر کرایە ئەرزیان داگیر کرایە
معمەل و شوێنی کاسیبیان داگیرکرا تاکو ئێستا قەرەبوو نەکراینەوە کە پێویست دەکاتن ئەمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەیەک تشکیل کرابوو کە بە وردی دراسی ئەمە بکرێەوە قەرەبوو بکرێنەوە بەداخەوە تاکو ئێستا خەڵکێکی یەکجار زۆر ژمارەی یەکجار زۆر خەڵک قەرەبووی پێویستی بە قەرەبوو نەکرایتەوە هەروە ئێمە ئەو هەواڵانەی لە هەولێر کە لە زیندانی ئاکرێ بوون کە زیندانی ناوەخۆ لە شەڕی ناوەخۆ بوون کە پێویست دەکرا ئاوریان لێ بدراتێتەوە تاکوی ئێستا لیجان تشکیل کرایە لە بەردەمی محاکمەکانی هەولێر فایل و فۆرمیان پڕکردێتەوە سوندی یان خواردیە بەڵام تاکو ئێستا ئەمانە ئەم فایلە هەر لە بەردەمی کاربەدەستانی هەولێر ماوەتەوە تاکو ئێستا کاری لەسەر ئێمە کۆمەڵێک کێشەی گەورە لە بەردەمی شاری هەولێردا هەیە کە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەم جارە لەم سەردانەی ئەم پرسانەی هەموو دەکاتە پرسی سەرکی خۆی کاری لەسەر بکاتێن و ڕوبەڕووی حکومڕانی هەولێر و ڕوبەڕووی حکومڕانی هەرێمی کوردستان ببێتەوە بۆ ئەوکەوە ئاور لە خەلکی هەولێر بدرێتەوە خەلکی هەولێر داواکاری زۆری هەیە پێویستی بەوەیە کە ئاوری لێ بدرێتەوە بە جددی ئیش لەسەر خەڵکی شاری هەولێر بکرێتن هەر ئەوە نێتە بەرچاوکە لە هەولێر باڵەخانە هەیە و چەند شارێکی نمونەیی کرایتەوە کە بەشێک لە خەڵکی هەولێر سوودمەند بوونە بەڵام تێکرای خەڵک زەرمەند بوونە هەولێر شارێکی گەورەیەوە گەورە بووە بەڵام ئەوەی کە سوودمەند بووە لە شاری هەولێر توێژێکی تایبەتێن کە سەر بە حیزبێکی دیاریکراون کە بەداخەوە کە ئەمە سیاسەتێکە لە هەولێر پێویستە ئەم سیاسەتە بگۆڕێەوە سیاسەتێکی دادپەروەرانە هەبێ لە هەولێر و هەولێر ببێتە شاری هەمووان و ئێمە لە هەولێرەوە دەمانەوێت پەیامی یەکێتی کە پەیامی ئاشتی و برایەتیە و گۆڕینی ئەم سیستەمی حکومڕانیە کە ئێستا ناتوانێت وەکو پێویست خزمەت پێشکەش بکەوە ناتوانێت گەشە بە بواری ئاوەدانکردنەوە بداوە ناتوانێت موچەی خەڵک دابین بکاتن بۆیە ئەبێتن بەڕاستی پرسی حکومڕانی پرسێکی گرنگە دەبێت بە جددی گفتگۆی لەسەر بکرێەوە ئێمە پێمان وایە دەبێت هەموو لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان ئەم پرسە بە جددی وەربگرینەوە بە جددی گفتگۆی لەسەر بکەین بۆ ئەوەیەوە ئێمە بەرەو قۆناغێکی تازە بڕۆین قۆناغی ئەوەی کە هەمومان لە دەسەڵات بەشدار بین و هەمومان بەشدار بین و هەمومان بەرپرسیار بین لە جێبەجێکردنی بڕیارەکان و هەست بە مەسئولیت بە شێوەیەکی یەکسانی دابش بێ بەسەر هەمومان خۆمان بەرپرسیار بزانین لەبەرەوەی نابێت جمگەکانی حکومڕانی یەک تاکە حیزب بڕیاری لێ بداتن و قورق بکرێتن لەلایەن سیستەمێک بە شێوەیەک داڕژراوە کە تەنیا بەرژەوەندی تاکەلایەنێک خۆڵێدەبینێتەوە بۆیە دەبێتن ئەمە بە شێوەیەکی دادپەروەرانە تەوزیع بەسە هەموو لایەنە سیاسەکان و ئێمە بۆیە لە شاری هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە ئەم پەیامەمان بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە ئارەستەی هەموو لایەنەکان کرد و پێشمان وایە ئەمە ئەبێ هەمومان بگەڕێنەوە سەر ئەم حقیقەتەی دەبێ بگەڕێنەوە ناو خەڵکی خۆمان و دادپەروەرانە حکومڕان بکەین و پێویستە دکتۆر ڕێبار سوپاس دەکەم بکەن و جێ لە خەڵک ڕابگرین خەڵک بگرین و نەچینە سەر ئەوەی بەدەستگا ئەمنیەکان خەڵک لەسەر فێسبوک لەسەر کۆمنتێک بگرین بەداخەوە لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژی ڕابردوو بینیمان مەسئولی لق یعنی بە زمانێکی زۆر زبرەوە قسە دەکاتن و خەڵکی تر زۆر بە زمانێکی زۆر ناشرین قسە دەکاتن کە ئەمە تەبەن مەدرسەی ئێمە مەدرسەی جەنابی مامجلالە ئێمە فێر بووین کە ئەمە بە زمانی گوڵ قسە بکەین و بە زمانی گوڵ ڕخنەی خۆمان بگرینەوە بە زمانی گوڵ دیالۆگ لەگە یەکتر بکەین ئەمە زمانی ئەمە ڕێبازی شەیدانی یەکێتی نیشتمانی کوردستانە بۆیە ئەمە گەشە بەم ڕێبازە دەدەین و ئێمە ئامادەینە دیالۆگەتێکی واقعانە بکەین و بە زمانی گوڵ چارەسەری کێشەکانی خۆمان بکەین. بەڵێ دکتۆر سپاس دەکەم کاگاراز دوجار ئێوە هەوڵەکانتان چیە بێ لە پارێزگای دهۆک چیترەکەن بۆ ئاشکردنەوەی لاهنگرەکانتان بە کورتی بێ ببوورە لە بەرکەمی کات سپاس دەکەم. ئەوڵا ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان جەماوەرەکەمان غوبنێکی زۆری لەسەر لە پارێزگای دۆک بە درێژایی 30 ساڵی ڕابرد و غەدرێکی گەورەی لێکراوە خەڵکێکی زۆر ماڵ و حاڵی داگیر کراوە زەوی داگیر کراوە تەنانەت جیاوازێکی زۆر کراوە شەهیدەکانمان پێشمەگەدێرینەکانمان من نمونێکت بۆ دەینم 730 خانەوادە لە ناحیەی باتێلێ ئاوارەی سووریا بوون وڵاتی سووریا کە گەڕاتنەوە هەمویان پارچەک زەوی و 30 میلیۆن دیناری وەرگرتەوە بۆ دروستکردی خانە تەنانەت 14 ماڵی خانەوادەی یەکێتی بوونە تا ئێستا وەریان نەگرتو ئەنی لەمە قەدر گەورەتر چیتر اینجا بۆ پێشمەگەدێرینەکانمان کە لە 76ەوە بێدا بڕان لەم
لە کوردایەتی شۆڕەش دەکەن شەهیدیان داوە تا ئێستا بستێک زەویان لەم پارێزگایە نییە. اینجا کۆمەڵێک غوبنی تریش کە خەڵک ماڵ و حالی داگیر کراوە لە دوای شەڕی ناوخۆوە وەزعی خەڵک خراپ بووە خەڵک فەسل کراوە لە سەرکار لادراوە اینجا لە ناو خۆمانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە چەند ساڵی ڕابردوو احتیماماتێکی گرنگ بۆ بادنێندانراوە چ لە ڕووی بینایەوە لە ڕووی تەنزیمەوە ئێستا ئەمە لە دوومانجی ڕابردوو کە خەریکی ڕێخستنەوەی فۆرمێکیونەی تەنزیمی یەکێتی نیشتیمانی کوردستانی لەسەر پەیڕەوی پەیکەری پنووی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە ڕووی تەنزیمیوە و لە ڕووی ڕێکخراوی جەماوەریەکان و لە ڕووی دارایی و لە ڕووی ڕاگەاندنەوە هەموو ڕۆکانەوە و پەیوەندیەکانە کە بادینان پێگەیەکی گرنگی هەیە بۆ هەرێمی کوردستان کە هاو خەبات و هاو شارە لەگەڵ دوو وڵاتی دوو هەرێمی تری کوردستان کە ڕۆژئاوا و باکوورە اینجا لە ڕووی ڕاگەاندنەوە کە زمانی بادینی زمانێک کە زیاتر 30 میلیۆن کورد قسە پێ دەکا ئێمە لە ڕووی ڕاگەاندنەوە پێشتر کوالڵیتەکەی باشنەوە ئێستا خەریکین بنیە تحتێ بۆ ڕاگەاندن دابنێن کۆمەڵ کاری زۆرمان هەیە لە بادینان و نووسینەوەی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان کە مێژوویەکی یەکجار پشنگدارەوە کۆمەڵە خەڵکی زۆر تێکۆشەن ئەلێرە خەبات پێناو بەکورتی بێ ئەم پرسیارە وەکو کۆتا پرسیار و سەرنجی بەڕێزیشتان بێ خەڵک لە بادینانیش کێشەی هەڵبەتە من ئەزانم وایە بەڵام من ئەمەوێت لە تو بەڕێستی پرسم چکە هەندێک لە مێدیاکان وای نیشان دەکە لە بادینان خەڵک کێشەی ژیان و معاناتی بێموچەی و شتی نییە ئێوە لەوێن ئەمە هەیە بەداخەوە ئەوەی بەرپرسیارەتی لە بادینان نەکە نازانی معاناتی خەڵکی بادینان و ڕێژەی هەژاری لە بادینان چەندە بەڵام کەپکردنی دەنجی ئازادیەکان هەندێک دەنجی و زلال و ڕەخنەکانی جەماوەری کەپ کردووە کەمەش دەسەڵات لێ بەرپرسیارە ئەگەژینا خۆ بەپێی فۆرمە نێودەوڵەتیەکان و ئەو ڕێکخراوانەی کە ئامارێکیان کردووە پارێزگای دۆک بەداخەوە هەژارترین پارێزگای هەرێمی کوردستانە کەچی دەوڵەمەندترین پارێزگای هەرێمی کوردستانە چ لە داهاتی ناوخۆ یان داهاتی گەورەنەوە داهاتە نەوتیەکانەوە بۆیە وەزعی پارێزگای دۆ خراپەوە ڕۆژانە خەڵک بڕوا بکە گەلێک ماڵ هەیە ناتوانانی قوتی ژیانی ڕۆژانەی دابین بکەوە سەر ڕای فەرمانبەران کە بەشێشان کرێنشینن و ینی کۆمەڵک تەنگەری زۆر گەورەیە لە دۆک چووکە پارێزگای دۆک وەکو پارێزگاکانی تر بەرفرەوان نییە لە دروستبوونی مەعامل و کارگە و شتی زیاتر چۆن بی جیاوازیەکەیە لە هەولێر یان سلێمانی زیاتر بۆ ئیشکردن و ڕۆژانەی خەڵک بەڵام دۆک بەو شێوازە فراوان نییەوە ئەم حسارەی نێودەوڵەتیە یا حسارەی کە ڕۆژانە لە دەوروبەر قەسفی شار و شارۆچکە دێهاتەکان دەکەی ئەمەش کاریگەریی خراپی خستە سەر بار و گوزەرانی خەلکی دۆک و وەزعی و خەڵک و باردۆخی ژیانی خەڵک زۆر خراپەوە لە ناو سنتەری پارێزگای دوهۆک و پارێزگای لە قەزای زاخۆ سەدان و هەزاران خانوو هەیە کە کەلاوە ناتوان ژیان لە ناو بکەیت جگە لە نەبوونی موچە و قوت و ژیانی خەڵک لەگە نەبوونی ئەم وەزع ئێستا هەیە هەنی خەڵک لە بەردەم ئالنگەرێکی گەورەی اقتصادی و ئابووریدایەوە بە تایبەتی لە پارێزگای دۆچش. بەڵێ سپاس بۆ کاک ئاراس محەممەد ئاغا لە پرسای مەڵبەندی بادینانی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز کاک ئاراس سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبار ئیسماعیل لە پرسای مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز ئاڤێستا شێخ محەممەد ئەندامی زمانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سپاس بۆ کاک عەدالەت عەبدوڵڵا حەزمە کرد کاتەکە زیاتر بە بەڵام هاوکارانم ببوورە کاک ئاڤێستا ئاگادار مەکەن کە کاتم تێپەڕیوە سپاس بۆ هاوکارانم بینەرانی خۆشەویست لە کۆتاییدا ڕەهەن بە هیوای سەلامەتی بۆ هەمولایەک خوای گەورە مولایەکتان ساغ و سەلامت بکات دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا و هەر دەردوو بەڵایەکتر خواتان لێدەن.